لە پلاتفۆرمی دانووساندنی دیموکراتی سووریا کە دوێنێ لە شاری ڕمێلانی کانتۆنی جزیر بەسترا هەریەکە لە فۆزا یوسف، مستەفا قەلەچی و حەسام عەلوش وتاریان پێشکەش کرد. ئەندامی دەستەی ئامادەکاری پلاتفۆرم فۆزا یوسف ڕێگەیان ئەگەر برا لە پشت برا بێت مەگەر قەزا لە لای خوددا بێت. لە پلاتفۆرمی دانووسانی دیموکراتی سووریا کە دوێنێ لە ڕامێڵانی کانتۆنی جەزیرەی ڕۆژاوای کوردستان بەسترا، ژمارەیەکی زۆریش لە نوێنەرانی پارتی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی وتاریان پێشکەش کرد. هەروەها نوێنەری چەند هێزێکی ئۆپۆزیسیۆنی سووریاش ئامادەی پلاتفۆرمەکە بوون. ئەندامی دەستەی ئامادەکاری پلاتفۆرمەکە فۆزا یوسف لە وتارێکیدا ڕایگەیاند لە جەنگی جیهانی سێم داین و جەنگەکەش لەسەر خاک و وڵاتی ئێمە بەڕێوە دەچێت. وتیشی لە ڕۆژهەڵاتی ناوین سیستەمی دەوڵەت نەتەوە بەرەو لە ناوچوون دەچێت، بەڵام هێزە نێودەوڵەتی و هەرێمیەکان هەموو هەوڵی خۆیان دەخەنەگەڕ بۆ ئەوەی ئەو سیستەمە بە سەرگەلانی هەرێمەکەدا بسەپێنن. فەوزا یوسف وتیشی هێشتا برینەکانمان ساڕێژ نەبوون و لە چاوەڕوانی دەرمانداین. مەترسی گەورە لەسەر دەستکەوتەکانی گەلەکەمان هەیە، بەڵام دەرفەتی سەرکەوتن بەسەر مەترسیەکاندا گەورەترە. کەوتنیش بەوە بەدەست دەکەوێت گەلخۆی ڕادستی ویستی هێزی داگیرکەر و فاشستەکان نەکات و بەرخودان بکات. نمونەش لە کۆبانێ منبەج و حەزەکە ترسمان شکاند و بەسەر تەواوی زەحمەتیەکاندا زاڵ بووین. لە کۆتایی وتارەکەیدا فەوزا یوسف بانگەوازی تەواوی هێزە دیموکراتی خوازەکان و گەلانی هەرێمەکە کرد کە دەست بخەنە ناو دەستی یەکتر و پشتیوانی یەکتر بن. وەک کورد دەڵێت ئەگەر برا لە پشت برابێت مەگەر قەزا لە لای خوددا بێت. هەروەها سکرتێری گشتی پارتی گۆڕان مستەفا قەلەچی ڕایگەیاند کە سیستەمی فیدرالی سووریایەکی دیموکراتی دێنێتە ئاراوە. لای خۆشەوە ئەندامی پارتی کۆمۆنیست حوسام عەلوش ڕایگەیاند خۆ بەڕێوەبەری دیموکراتی دەبێتە بنکەی فیدرالی دیموکراتی.